ڕاستی هەنێک کەس ڤایرۆسی سۆشیال میدیان. ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان سۆشیال میدیان بەکارهێناوە دەزانن کە چاویان بە جۆرە کەسانێک دەکەوێت کە بەڕاستی ڕێک وەکو ڤایرۆسێکوان لە نێو سۆشیال میدیادا و جگە لە زیان هیچ سوودێکی دیکەیان نییە و باشترین شت ئەوەیە کە خۆمانیان لێ بپارێزین. جۆری یەکەم عاشق و معشوقن. چەندی دەتەوێت وێنەی هاوسەر و ژیانت بڵاو بکەرەوە، بەڵام دڵنیا بن لەوەی کە ئێمە بەڕاستی حەسوودیتان پێ نابین. بۆیە پێویست ناکات یەک چاوەزاری گەورە دابنەی. ئەگەر پێت وایە ئێمە حەسوودین و ئەبین بە چاوە یان وێنەکە دامەنەیە یاخود بەڕاستی ئمە بلۆ بکە. ئەم هەموو چاوەزارە بەتەنها بۆ ئەوەی کە بە خەڵک بڵێ ئەها ئێمە چەندە یەکتریمان خۆشەوێ، من ناڵم هاوسەرەکەت بشارەوە، بەڵام هەموو شتێک بە هاوسەنگی جوانە، بە جۆرێک ڕەفتار مەکە کە کەس هاوسەری نییە تۆ نەبێت. ئەم جۆرە مرۆڤانە سۆشیال میدیا بەجۆن تێگەیشتون. ڕاستەکی ئامانجان ئەوەیە کە دڵی هاوڕێ و هەندێک لە خزمەکانیان تەقێنن، توی شتاوانێکت نییە کە ماناوی، بۆیە بینەری ئەم شەڕەش مەبە. جۆری دووەم ئەوانەی کە بەرچاوت دەکەون ئەکاونتی ساختەیە. ئەوانەی ئەکاونتی ساختە دادەنێن یان بۆ هەڕەشەیە یان بۆ ڕازیکردنی کەپڵوشتە. کێشەمان لەگەڵ و کەسانەدا نییە کە دایانناوە، کێشەمان ڕێک لەگەڵ و کەسەیە کە جوابی نامەکانیان ئەداتەوە پێی ئەڵێت تو چیت. ئێکابرا بۆی ئەکاونتی ساختەی داناوە تاوەکو تۆ نەزانیت بکەیت. ئێستا بەتەمای پێت بڵێ من فڵان کەسم و بەڕاستیش پێت بڵێت. بۆیە ئەکاونتە ساختەکان کەسانی ترسنۆک یان ئاژاوەچین لەوە زیاتر نین، ئەبێ زۆر وریایان بین. جۆری سێمیان دەوڵەمەندەکانن. طبعاً زۆر ئاساییە تۆ ئەچیتە وڵاتێکی دیکە و وێنەی خۆت پۆست دەکەیت، بەس ئەوەی کە ناشرینە ئەوەیە تاوەکو دیتەوە هەر چیەکەت کردووە بڵاو یەکەیتەوە. ئێکە هاتی تۆ هیچ شتێک نەماوە تاوەکو بۆمانی باس بکەیت و ئاگامان لە هەموو شتەکان بووە. ئەوەش ئاساییە کە تۆ خواردنێکی خۆشت خواردو و بڵاو یەکەیتەوە. بەڵام ناشرینەکەی لەوەدایە کەم کەسە بیەوێت بە زۆر دەری ببڕێت کەم خواردنە زۆر گرانە. ئامان جێم کەسەش بەتەنها ئەوەی کە بڵێت من دەوڵەمەندم. طبعاً دنیای پارەش تەرفەکە بۆی کە دەوڵەمەندی خۆی دەربخە. ئێتخوا پۆستێک پاو بنووسێ من دەوڵەمەندم باشتر نییە. جۆرێکی تریان هەیە کە ئەوەی لەسەر هەموو شتێک قساکە. قسەکردن لەسەر بابەتی گرنگ و مرۆڤایەتی و شتێک کە زانیاری دەربارەی هەیە کارێکی زۆر باشە. بەڵام کەسانێک هەیە کە بێتامیان کردووە. یعنی تیمساحێک لە هۆڵندا کەوتۆتە چاڵەکە ئەم لێرە خراپ ڤیدیۆکەکە سڵتان لێبێ هاوڕێیان بۆ مەسەلەی و تیمساح حەزان چۆنە؟ تەنهاش بە مەبەستی بەناوبانگبوونە. یان جۆرێکی دیکان هەیە جنێو بە باش و خراپ هەیە، بەس پێم بڵێن ئەمەیان بۆ. جۆرێکی تریان هەیە پێیان دەوترێت سواڵی لایک و کۆمنت. ئەم جۆرەیان لە دوای کۆڕۆناوە هەستەکەم کەمتر بوونەتەوە، بەڵام ێشتا تاک دەرەکەون. بۆ نمونە پۆستی قورآنێک دانیت و ئەنووسێت ئەگەر خۆت بە موسڵمان نەزانی ئەوە لایک و کۆمنت و شەیری بکە. یان جۆرێکی تر هەبوو کە زۆر قورستر بوو، ئێستا بەرچاوم ناکرد. وێنێکی فۆتۆشۆپکراویاندا ئەنا و ئەیوسی لە خەت نەڕۆی تاوەکو نەڵی سوبحانەڵڵا. جاگەر بەهاتیانت کردە لە خۆت تۆ هەستت بە تاوان دەکرد. بۆیە زۆر جار لە بڵاوکراوەکاندا کەسانێک هەوڵ دەدەن هەر چۆنێک بێت بتخەنە ژێر کاریگەریەوە تەنها لەبەر خاتری لایک و کۆمنت. پێنجەم ئەو کەسێکە لە سۆشیال میدیا هەستە خەمناکەکانی دەردەبڕێ. ئامانجی ئەوەیە کە خەڵکی گرنگی پێ بدەن و نامەی بۆ بلێن و دڵی بدەنەوە. ئامۆژگاری پێویستە، بەڵام باشترین ئامۆژگاری کە دەتوانی بیکەیت بۆ ئەو کەسە ئەوەیە کە پێی بڵیت هەستەکانی خۆی پۆست نەکات، چونکە کاتێک دەبیتە جێی بەزەی ئەوانی تر ئەوەندەی دیکە بەزەیت بە خۆت دادێتەوە، ئەوەندەی تر دەڕوخەی. سۆشیال میدیا هەرگیز شوێنی دەربڕینی هەستەکان نییە. بێشمار جۆری دیکەی بەکارهێنەرانی سۆشیال میدیا هەن. کەسانێک لەو ڕێەوە جیهان دەگۆڕن، کەسانی زۆر باشیشمان هەیە، بەڵام تۆش دەتوانی باسی یەکێک لەو جۆرانەمان بۆ بکەیت کە بەڕاستی ڤایرۆسن بۆ ئەوەی کە ئێمەش خۆمان بپارێزین و تووشی ئەم پەتای سۆشیال میدیا نەبین.